بینەرانی ئازیز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێت. ئاشنا خاندێمە لای تۆ لە قسەکانی کاک فەریدون و دکتۆرە لانەیە وا دەردەکەوت کە سنتەرەکانی ئۆتیزم کارەکانیان وەکو پێویست نییە. سەرڕایەوەی کە تۆ وتت بۆ نمونە لە ڕووی پێداویستیەوە 180 پێداویستیەکان دابین کراوە، بەڵام کاک فەریدون ئەڵێت شتەکە پێچەوانەیە 180 دابین نەکراوە 120 دابین کراوە. من لێرە کە باسم کرد بە ڕێزت پرسیاری کورتی هۆکاری فێرکردن. ئێمە کە باز لە هۆکاری فێرکردنەکەین باز لەو یاری و هینانە یاری و هۆکاری فێرکردانە کە مناڵەکەی پێ فێرەکرێ ئەگەر بیتە سەر کارکردن لەگەڵ ئۆتزما لە سفریش نەکراوە نەکەشتا لەبەرەوەی بۆی کەسانی دەوروبەر بە هەڵە تێنەگەن ئەگەر کار بکرایە بەرنامەیەکی وا و یان چەند ساڵە خەریک نابووین ئەگەر لە ساشتا کار بۆ مناڵی ئۆتزم بکرایە. بەنسبەت سنتەرەکانەوە من وەکو سنتەری خۆم ئیش لە هەردوو سنتەر کارم کردو بە خۆبەخش لە سنتەری ئۆتزم لە ڕێنمایی خێزانیش لە 2007ەوە کارەکەم وەکو ڕاهێنەر بم وەکو دایک بم وەکو هەر کارێک بێگرنگ نییە بەلامەوە کارم کردو و شانازی بەوەکەم. بەنسبەت بەرنامە و پرۆگرامیش ئێمە هەمیشە هۆڵمان ناوە خۆمان پێگەیانەوە کە بتوانین چی باشە. طبعا ئێمە سەرڕای و مامۆستاین دایکین. دایک هەمیشە هەوڵەیەت باشترین شت بۆ مناڵەکەی دابینکە، یعنی ئێمە غەریزەیەکی دایکایەتیەکەمە هەمیشە هەوڵمان ناوە چی باشە چی ئەکرێت لە ڕووی پەروەردەییەوە من قساکەم لە ڕووی پەروەردەیەوە توانیمانە تا ڕادەیەک ئەو بەرنامە و پرۆگرامانێک کە بەرنامەی تیت شەواتە بەرنامەی ڕاهێنان و فێرکردنی مناڵانی ئۆتیزمە بەرنامەی پێکسە و بەرنامەی ABA واتە ئەپڵایت behavior analysis واتە شیکردنەوەی هەڵسوکەوت کە ئەمە لە بڵێن زۆربەی سنتەرە عالەمەکانە ئەم سێ بەرنامەیە کاریگەری خۆی لە ئەم بەرنامانە کەسانێک هەن کە هێندە شارەزا بن بتوانن بەکاری بهێن و مناڵەکانی سوودی لێوەرگرن. ئەو کەسانی کە هەیە بە پەنجەی دەزەژمێرێ، بەڵام ئێمە هەوڵمان ناوەکو خۆمان لەگەڵ یعنی هەردوو سنتەرەکە ئێمە ئەوەی فێر بووین لەو دەوراتانە بینیمانە ئەیگەێنین بە ستافەکانی تر. ئێسێمەوە 2 ساڵە ئیش بۆ ئەوە ئەکەین بەڕاستی کە بەرنامەی تیچ لە پۆلەکانە جێبەجێ کرێ، بەرنامەی ABA بەرنامەی پێکسمانێ بۆ پەیوەندیکردن کە ئەم سێ بەرنامەیە زۆر گرنگە و لە سا هەفتە بەپێی توێژینەوە جیهانەکان کاریگەری هەبوو لەسەر مناڵی ئۆتیزم لە ڕووی پەروەردەیەوە و هەروە تێستیشمانە ئێمە هەڵسەنگاندنمانێ بۆ ئۆتیزم کە بۆ ماوەی لە 2011 خولێکمان بینی کە تاکە وڵاتین کە لە بێجگە لە سعودیە وبڵین لە دووەلی عەرەبی قساکەم دووەلی ئەمریکی و ئەوروپی قسە ناکەم بەرنامەی اختیباری پێپسریمانەیە. پێپسری واتە مەلەف نەفس تەربەی بە کوردی هیچی نەگنیە بۆ بورێکەوە. ئەم مەلەفە چییە؟ لە 172 فەقرە مناڵەکە هەڵەسەنگێنێ وەسائلی خۆی هەیە بۆکسێکی تایبەتی لەگەڵایە دەرەجەی ئۆتیزمەکەی دیاریەکە دەرەجەی ئۆتیزمەکە دیاریەکە و بەرنامەی ئەبێتە بەرنامەی دەرەجەی ئۆتیزم لە هەرێمی کوردستان دیاری کراوە. کاتێ دەرەجەی ئۆتیزم باسەکەین تەشخیصکردنی ئۆتیزم هەروە ئاسانی من کە لێرە باز لەم دەرەجەیەکەم ئاعتیمادی کولی لەسەرم تێستە نابێ ئەبێ ئەو مناڵە هەموو تێستێکی پزیشکی بۆ کرابێت تەنها مەبەستی منەوەی ئەو مناڵانی لە سنتەرەکان دانراون هەمویان چۆن بڵێ بە شێوەیەکی عشوایی و هەڕەمەکی دانراون بەبێ ئەوەی بزانرێت ئەمیان لەو باشترە یان ئەو لەو باشترە ئەم زیاتر تەجاوبی هەیە ئەو حاڵەتەکەی زۆر توندا. ئێمە ئەم شتە هەیە لە کوردستانە ئەوەنە پێشکەوتو نین تەشخیصێکی کامل و ئەومان هەبێ، بەڵام ئێمە چی بەکارێن لە هەموو عالەمە DSM-4 بەکارێن واتە دلیلی تەشخیصکردنی ئۆتیزمی ئەتبای ئەمریکی بەکارێنی کردومانەتە کوردی 3 ساڵە لیژنەی طبیمان هەیە لە لیژنەکەیە پزیشکی مناڵانی تیا پزیشکی دەرونی تیا پزیشکی ئاعسابی تیا و باحثی ئیجتیماعی و نەفسیشی تیا ئیجتیماعی و کۆمەڵایەتیشی و مامۆسایەکی پەروەردەی تایبەتی 3 ساڵە بەخۆبەخشانە کارەکەین، بەڵام ئەم تەشخیصە بەلای هیچ کەسێکەوە سەلیم نییە. بۆچی لەبەری تەشخیصکردنی ئۆتیزم هەروە ئاسانی ئەبێ لە سنتەرێکی ئێرلی ئینتەرڤێنشن واتە تەدەخلی موبەکر ئەم مناڵە بۆ ماوەی ساڵێک چاودێری بکرێ پێشەوەی بڕیاری لەسەر بێ کەمە ئۆتیزمە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە خەیاڵ و تەنها قسەیەکەوەی کاکەفەرین جەمەلای تۆ لە ڕووی ستافی سنتەرەکان لە ڕووی ژمارە و لە ڕووی پسپۆریەوە تا چەند وەکو پێویستن ئەوەندەی چاودێری و ئەوەندەی بڵین ئاگات تێبینیت کردبێت. بەڵێ ئەوەی ئاشناخە باز لەو بەرنامانەکە تۆ کاتێککە بەرنمێکی زانستی دەیەوە کەسی پسپۆرت هەبێ جێبەجێی کە تەطبیقی کە خۆ باشترین بەرنامەی جوانە لە ئینتەرنێتتون جوانتی بەرنامە دەکەم لە کتێبە جوانتین کە بەرنامە بن لە CD و لە DVD باشترین بەرنامە دەسەم بەڵام کێ تەطبیقەکەمان کێشەکە بیسارێکی منەوەیە لە هەردوو سنتەرەکەی هەولێری سلێمانی ئەو بە ڕێزانەی کرێ ئەمە قسە لەسەر شخصەکان ناکەی وەکو خۆیان باشی ناخێت لەگە ڕزم بۆهێمێ چەندیان پسپۆرن لە بۆری ئۆتیزمە چەندیان کۆمەڵناس و دەروناسە
چەندیان دەوریان بۆ کراوەوە لە دەروی وڵات بە مانگ و بە ساڵ و بە دووبارەی نەک سێ ڕۆژ بێتە دەروی وڵات و هاتبێتەوە نەک لە ناخۆ سێ ڕۆژ دەوری بۆ کرێ بێت و بانی تانی وەڕۆ دوانی وەڕۆ تەواو مەقسەمان نەخێت پێمان وایە وەکو شخصدا ئەو کەسانی کە لە سەنتەرەکانی ئۆتیزمان ڕاهێنان بە مناڵانەکەن نە پسپۆرن لە بواری ئۆتیزمە نە ئەو مەشقۆ ڕاهێنانان پێکراوە لەلایەن خودی وەزارەتی کارەوە کە بتوانن شارەزایان هەیە بتوانن زانیاری خۆیان بدەنەوە بە مناڵەکان تۆ کاتێک کە زانیاری نەمێ ناتوانین زانیاری بەیەکێتی ببەخشی وایە پێمان وایە کەسەکان بەپێی هەموو وەکو ژمارەیان کەمە چۆن وتمانمە 500 مناڵمان هەیە بەردوو شارەکە نزیکی 400 مان هەیە مناڵەکە بەردوو شارەکە نزیکی چ مناڵ وەرەگرێت لە 400 مناڵی چ مناڵمان چێتە سنتەر لە بچ مناڵش کە لە سنتەرەیە ستافەکە وەکو پێویست نییە هەندێک مناڵی ئۆتیزمان هەیە کە ADHD لەگەڵ لێچە دوو مامۆستای پێویست بێ بەڵام لە هەندێک ژۆ لە سێ چوار مناڵی تا یەک مامۆستای تر ئەمە نەژمارەکە پێ وەکو پێویستە نە پسپۆرەکە وەکو پێویستە لەگەڵ ئەوە ئەمانە سنتەر نین تکات دروستە وەکو وەزار وەکو تابلۆی نووسەر ئەمانە سنتەری بینایەکی خانوویە کە بەکرێی ژێناوی ناو سنتەر ئەنەوەی پێ بڵێ ماوەسفاتی سنتەر بە شێوە هاوچەرخەکەی بە شێوە زانستەکەی کە جێگەی ڕایەنە و تەدریب بێت وەزارەتی کار بەداخەوە تا ئێستاکەنی توانێت سنتەر دابینی کە ئەمانە خانوویەکی بینایەکە جیران لەلایەن حکوومەتەوە بەکرێ ئێوە ئەم شتانەتان ڕوبەڕووی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کردوتەوە وەڵامی ئەوان چی بووە وەڵامی ئەوان زۆربەی ئەمەیە وەزارەتی کار بێ من نووسا بکەم بەسەری خۆم بۆ ئەنجومی وەزارە خۆی لە وەزارەتی پلاندانە بەداخەوە تا ئێستا کە ئەنجومی وەزیران لە فەلسەفەی حکومەڕانی کوردە لە دەسەڵاتی کوردە تێگەڕانینیەکی ئینسانیانی بۆ ئۆتیزم نییە هەر نازان جارێ ئۆتیزم چییە لەگەڵ بە پرسی باڵا دانیشتنی وشەی ئۆتیزم تەلەفوزکە ئەمە یەک لەم تێڕانینە دوو هەندێک لەم پرۆژانە چێتە وەزارەتی پلاندانە لێ پلاندانان دیسانەوە ڕەفزیەکاتەوە خودی وەزارەتی کاریش تا ئێستاکە بۆ شێوازە هەماهەنگ نەبوو لەگەڵ ئەمە بۆ شێوازە خەمخۆر نەبوو لەگەڵ ئەمە کە لە ساتەی وەزارەتی کار تا ئێستاکە بتوانێت هەندێک ئیشکاران بیتوانێت وەزارەتی کارەڵێ کۆمەڵی ئیشی باشمان کردووە بۆ نمونە وەزیر دەڵێت لە هیچ جێگایەکی جیهانە باوکی مناڵێک کە توشبووی ئۆتیزمە چۆن بڵێ ئیجازەی مۆڵەتی پێ نادرێت لە هەرێمی کوردستان ئەمە کراوە ئەم مۆڵەتە بەڵام لە هیچ لێ شوێنێکیشانە تو 500 مناڵە هەبێ سنتەر نەبێ لە هیچ وڵاتێکیش نییە 500 منە هاوڵاتی ئەم وڵاتە بێت تۆ بیان خێتە دەرەوەی ئینسانیەت بیان خێت دەرەوەی خزمەت گوزارەکانی خۆی بیان خێت دەرەوەی خۆشیەکانی ژیان هیچ وڵاتی ئەمیش نییە لۆسە 15 حاڵەتێکمان هەبێت کە باوک بێت دوو مناڵی هەبێت و مۆڵەتی وەری هەندێکیشیان وەریان نەکرد خۆم شخصی وەرم نەکرد بەڵام ئەی 400 مناڵەکەی چی لە هەندێک وڵات لە هەندێک وڵات کاک فەریدون بێ زەحمەت تۆ هجوومەکە کردوێتە سەر حکومەت زۆر احتیادیە ئێمە کەم و کورتی هەیە لە سنتەرەکانمان بزەبەت ئاعترافی پێکەین من وەک مدیری سنتەری هەولێر چەند جار وتومە کەم و کورتیمانەیە نوقسانیمانەیە لە پێداویستی لە ستاف لە هەموو شتێک بەڵام یەکەم بیناکان هەردووکی سنتەری سلەیمانی و سنتەری هەولێر کرێ نییە بینایە حکومی بۆمانی دابین بەس خانووە مواسەفاتی ئەوەی تێنە بەڵام ئێستاکانە حالی حازرەوە خۆش ئاگاداری ئەو زەوێمان بۆ دابین کراوە کە لە ساڵی داکرێتە سنتەرەکەمان نموذەجی نییە سنتەرەکەمان سنتەرە بەڵام کرێنە با ئەوان نەکەین خەڵکەکە تێبگاتەوە هیچ نەکراوە ناکراوە ئیشێک کراوە یەک ئەوکەوە خۆت باسەکەی دەورەی کراوە بۆ ستافێکی زۆر چالاکم هێ لەبەرەوە یەکی لەو ئەگەر چالاک نەبوونایە تەحملیان ناکرد 4 ساڵ یەک ستافێک لە ناو سنتەرن 4 ساڵ چەند دەوریان دیوە لە شوێ دیوانە هەمیان دیوانە دەورەیان بینی هەمیان چەند ڕۆژ مشکلە نییە چەند ئەگەر خۆم بە دەورە خۆم زیرەکەمەوە من زیرەک نیم لەبەرەوەی تۆ فێرمەکەی بەڵام من نیگاخان لە هەموو جیهانە لە هەموو جیهانە خول دەکرێتەوە بۆ ئەوەی توانای کەسەکە پێش بکەوێت توانای کەسەکە بەڵام ئەگەر کەسەکە خۆی بەتوانایە معلوماتێکی زۆری لەبەردەسە خۆی تواناکەی بەهێز کردووە ئەو مامۆستایانەی لای من بەڕاستی شانازیان پێواکەم مامۆستان خەریجی معهدن هەمویان توێژەرەکانمان ئەوانە بە پێی معلوماتی کە بەردەست خۆیانە بەکارساکەمان لەسەر ئەوەیە بە پێی ئەو معلوماتە مناڵەکەکە خۆی ئەیزانێ نەک بە پێ معلوماتی کە لە جیهانەیە کە پێویستە هەبێت کە پێویستە ڕاهێنانی پێ بکرێت لێ کردو ینی کەوانە هیچ نازان نه بە پێ ئەو سەمان لەسەر شخص نەکرد زۆرە بە زانیاریەکانی خۆیان لە خۆی نەزەکەواتە هەموو دایک و باوکە کە مناڵی ئۆتیزمی پێویست ناکە بخاتە سەر بۆ خۆی زانیاری هەیە ئەو زانیارە تەندروستە پرسیارێکی منطقیە دەڵێت هەموو باوک و دایکێک بڕوا بخوێنێتەوە زانیارەکە وەرەگرێتەوە نایخاتە سنتەر من مامۆستام هەیە 4 ساڵە وایە لێ هاتو ئێستاکانە وەکو پسپۆر لە ABA ڕاستە شەهادەی ABA یانەیە بەڵام وەرن با بێن لەگەڵ یەکێکە
تا ئێستا ئێمە ئەوەمان کێشەیە کە پسپۆرمان نییە لە بواری ئەوە بۆ وەزارەتی کار بۆ وەزارەتی تەندروستی دابینی ناکات ئەمە چییە؟ پسپۆر دابین بکات مەرجە لە کوردستان بێت لە دەرەوە وەک چۆن لە ڕاستی تورکیا و لە ئوردن و نازانم لە ئێرانەوە دکتۆر زۆربەی هێن سنتەرەکانی دەرەوەی وڵات لەسەر کارتی تایبەتە لەسەر هی حکومی نییە ئەوە وەک بزانم ئاگادارن ئێوە بەڵام لە حکوومەتی هەرێم لە کوردستان فەندیان بکەی ئەوانیش دێن بۆ ئۆکەی وایە یەک ڕاستە پرسیار نیگارخان بەڵام یەکەم شت ئۆتیزم هەوڵدراوە بۆی بهێنرێن و نەهاتوون بەڵێ هەوڵدراون هەوڵدراوە بەهۆی ئەوەی کە ئێمە ساکانە بەرامبەرماندان درراوە کە چەند خولێ ببینەوە یەکەوە کە کۆمەڵە قتراحی کردو لە سەرمان و هەوڵش دراوە لە پسپۆرێکی هۆڵندی بێتە ناو کوردستانەوە بەڵام پسپۆرەکان ناو کەس نایەنم بەڵام پسپۆرەکان ئەوەی وا کە داوای ئەکەن و نیگارخان بە کورتی و کوردی پێم بڵێ حکوومەتی هەرێم کاری خۆی کردووە بۆ مناڵانی ئۆتیزم زۆر بە کورتی کاری کردووە بەڵام کەمە هێشتان ئەوێت بەڵێ سپاس دکتۆرە دێمە لای تۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان قوتابخانەیەکمان نیە تایبەت بێ بە مناڵانی ئۆتیزم نەبەست بۆ ئۆتیزم نەبەست بۆ ئۆتیزم ئەمە ینی ئایا کەم تەرخەمی و خەمساردیە نەخێر قسەکە ئەوەیە کاکە تۆ ئەبێ نابێ ستێپ بای ستێپ قسە بکەیت وەنیە ئەگەر من شتێک بکەم ئەبێ بیر بکەمەوە خەتەوات چۆن بێ وەنیە بەلە ئەوەی مەکتەب بکەمەوە نابێ خەڵک دابینکەم نابێ منهەج دابینکەم ئەگەر من منهەجم نەبێ کادرم نەبێ پسپۆرم نەبێ من بەچی ئەساسێک من بیکەمەوە حتا ئێستا لە سلێمانی لە دوهۆک لە هەولێر قسمی پەروەردەی تایبەت لە زانکۆ نییە لە زانکۆکان نییە لە پەیمانگەکان نییە کە من وستم PhD-کەم بێنم لە هەرێم وتیان بۆت نییە چوم لە دەرەوەی وڵات PhD-کەم هێنا بۆ چونکە لە ناو هەرێمی کوردستان ئەو قسمەمان نییە پرۆفیشنەڵک نییە کەسیش نییە کە ئشرافم سوپەڤژنێ بکە بڵێ نییە فمەجبورم چیم کرد چون بۆ دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات هێنام لە دەرەوەی وڵات کە حەزم کرد PhD-کە بێنم حەزم کرد لەسەر دسلێکسیا بێنم لەسەر سعوباتی تعلم زۆر حەزمە کرد لی چونکە ئەمە شتێکە زۆر تەتەوری تیابێ وتیان بۆت نییە وتم بۆم نێوتیان لە وڵاتی ئێوە تەشخیص نییە دسلێکسیا بەسیترین کێشە نییە سعوبەیەکە یان ناتوانێت بخێنێ یان ناتوانێت بژمێرێ زۆر ئاسانە یعنی شتەکە خەلەلێکی وەظیفیە لە مێشکە تەلەف و ئەو شتانە نییە وتیان بۆتان نییە بۆت نییە ئەوە بێنی چونکە ئێوە لە عێراقا لە هەموو عێراقا ئەو تەشخیصەتان نییە بۆ ئەو ئەگەر بووی بۆ ئۆتیزم کاکە بۆ مرکزەکە ڕاستە مرکزەکە من چوم دیم مرکزەکە هەس خەڵقی تایە ئیشەکەن بەس مرکزەکە بەڵام کاک فەریدون ئەڵێ ئەمانە بینایەکن لێنراوە شتێک حادیسەیەک ڕوودرا لە هەولێر مناڵێک کەوتە ناو بەلوعە خنکامرد ئەوەن انتیباهی لەسەری نییە ئەم جێگایە نابێ وا دروست بکرێ ئۆتیزم جێگای خاصی ئەبێ ژووری خاصی ئەبێ یاری خاص شتێکی ترت پێڵێن بۆ نزیک بوون زۆر بە کورتی دکتۆر زۆر بە کورتی کاتی پرسیاری ئێمە وتمان مادەی قورقوشم و مادەی جیوە لە گیانی ئەو مناڵە زۆرە وەنیە یاری مناڵ هەیە بەحسمان کردووە یاری مناڵ هەیە سوبخ کراوە بە قورقوشم و بە جیوە لێم تێگەی ئەم مناڵە ئەم یاریە ئەگرێت چیەکە یەکسەری کاتە دەمی لێم تێگەی ئەوەنەی تر مادەی کیمیاوەکە لە گیانی زیت یعنی حتا کە کڕینی یاری ئەبێت تۆ زۆر حەریص بی تایبەت بێت بە مناڵەکە بەزەبت تایبەت بێ بۆ ئەو شتە زۆر سپاس دکتۆرە بینەرانی عزیز ئێستاش کاتی ئەوەیە ئەو میوانە بەڕێزانە پرسیارەکانی ناڕاستە بکەن ئەم کاتتان باش دەستخۆشی ئەم بەرنمەیەتان لێ یەکەم خۆی لە خۆیان دانانی ئەم بەرنمەیە و هاتنی ئێمە بۆ ئەمڕۆ هەنگاوێکە بۆ پێشکەوتنی مناڵەکانمان بە هیوای ئەوەم زیاتر بەرەو پێش بڕۆین پرسیارەکەشم لە دکتۆرە لانە ئەوەیە دکتۆرەگیان من هەتا ئێستا گەیشت بێتمە هەر توێژەرێکی کۆمەڵایەتی دەرونی پرسیاری زۆر لە ناخما هەیە کە کوڕەکەم ئۆتیزمە بەڵام وەڵامی پرسیارەکانم نەدراوەتەوە یاخودونە ئایا هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا لە منهەجی توێژەری کۆمەڵایەتی دەرونیەکانمان لە منهەجان نییە یا ئایا ئێستا تازە لە منهەجا ئۆتیزم دروست بووە ئەگەر ئێستا لە منهەجا دروست بووە بە ئەوە بزانم کە زۆر دڵگرانم بەوەی کە وەڵامی پرسیارەکانم نییە یاونە بە دوایە ئەگەڕێم خاڵێکی تریش پرسیارێکی تریشم ئەوەیە کە
مناڵەکانمان زۆر نەگونجاون لەگەڵ ئەم منهەجەی کە لە قوتابخانەکانە هەیە یعنی زۆر هیلاکە کێشێ بە مێشکی خۆیان ئەڵێ تێ ناگەم ئەڵێ فێر نابم ئەڵێ ئەوە چی ئەڵێ ینی چەند شتێکم پێ ئەڵێ کە دڵگرانم لی من چی جواب بەمەوە هەنگاوم چی بێ زۆر سپاس بەبەستەکە گەیشتۆ فەرموو من وەکو دایکێک مناڵەکەم لە سنتەر دەوامی کردووە ساڵی پار بەڵام ئیم ساڵ تەمەنی 11 ساڵە ئێستا ڕەوانەی شوێنێکی ترکراوە بەڵام ئایا هەتا ئێستا دەوامی کردو دوای ئەو چی بکەین پرسیارەکەت بۆ کێیە؟ وەڵام بۆ هەموو بەرپرسەکانە بۆ دەکرێت نیگارخان وەڵامی چی بکەین دوای ئەوە ینی تا 11 ساڵ تا ئەو سەری تا 12 ساڵ لە سنتەرەکان وەرەگیرێن دوای ئەوە چی بکەین؟ سپاس قسەت مابوو؟ داوای ئەوەکەن ینی شوێنێ بکرێتەوە لە دوای 11 ساڵ و 12 ساڵەوە ئەم مناڵانەمان وەکوم ئاهادێ ئیشیان لەسەر بکرێ. زۆر سپاس من ڕەحمان علی بەڕێوەبەری سنتەری ئۆتیزمی سلێمانی و بەڕاستی پێویستم بە بەرنامەیەکی تایبەت هەیە بۆ وەڵامدانەوەی ئەو هەموو شتێکە لە تێبینیەکانی کاک فەریدون دکتۆرە لانە نووسیومە بەڵام کاک یارگای من ئەوت پێڵم حکوومەت خەمسارد نەبووە بوونی ئەو دوو سنتەر بە هەموو کەم و کوڕەکانە خۆی بۆ خۆی نیشانێکی باش بووە پاشان سنتەری ئۆتیزم نەبووە نە دکتۆرە لانەش نە کاک فەریدونیش نیانەتوانی بەقەت ئێمە ئۆتیزم بە خەڵک بناسێنن ئەوەی سنتەری ئۆتیزم کردو جگە لە ڕاهێنانی ئەو 18 مناڵە ئێمە ڕۆژانە خێزان ڕوبەڕوومان نەبێت و مناڵەکەی ئۆتیزم بێ ئۆتیزم نەبێ تەشخیص کرابێ تەشخیص نەکرابێ کێشەیەکی هەبێت ئێمە هاوکاریمان کردووە پاشان بۆ نەبوونی شارەزا لە هەموو کورسانە ئێمە شارەزامان نییە هەر کەسێکیش ڕۆیشت بێ دەورێکی بینی بێت لە سەر حسابی حکوومەت بێ شخصی بێ ڕۆڵێکی باشی هەبووە من تەنانەت دکتۆرە لانە پەیوەندیشم پێ کردو دوای بەرنامە ڕێپۆرتاژێکی NRT کە نووسرا بوو پسپۆری یەکەم لە ئۆتیزم پێم وتۆ دکتۆرە کە تۆ ئەڵێی ئێمە سنتەرێکی ئەکادمیمانە دەرگامان کراوەی ڕبمان کە بە ئەکادمی ئەڵێ من نایم بۆ نایی ئەڵێ لەبەرەوەی ئێوە هەڕەبێکی ئیشەکەن وەرە یارمەتیم بە یارمەتی هەموو ستافەکان بە ئەو ستافێک کە لەوەیە حکوومەت دابینی کردووە موچە وەرەگرێت بەڵام کەم و کوڕەکان لەوەی مەسەن نەبوونی دەرماڵێکی تایبەتە نەبوونی سنتەرێکی بەڕاستی گەورە و فراوانە کە لەسەر شێوازی ئەوە گیانەکان وڵاتانی دەوروبەر کرابێت ئێستا 4256 متر عەرزە دابین کراوە بە سنتەری ئۆتیزم و کراوە بەنایەوە و ئەوە ئینشاڵڵا لە ساڵی داهاتوو ئەکەوێتەوە جێبەجێکردنەوە پاشان لە زۆربەی وڵاتان من ئەوەی کە بینیمە لە دووبەیشە سنتەری ئەهلی هەبووە و بە پارێکی زۆر خەیاڵیش هەبووە و خەڵکی بە سەعات مناڵەکەی لێ بووە لێرە کە ئەهلیە لێرە کە حکومی و ئێستا هاوکاریی زۆر خێزان کراوە و ئەو 18 مناڵیشی کە لە سنتەری ئۆتیزم ئەوش کە پێشتر لە سنتەری ئۆتیزم تەحەداکەم با خێزانەکان با بێن قسەتان بۆ بکەم بزانم چەند هەستەکەم لە کاک ڕەحمان گەر بە کورتی قسەکانت تەواو من دکتۆرە لانە تایسە نهاتوو بڵامە کە ئێوە ئەڵێ نەقاش ئەکەن لەگەڵ ئەڵێ ئەمە وا کردووانەوە ئەیکین نەخێر من 25 دەی 2012 لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی سەردانی کردوین دواتریش کە ڕۆشتۆ خەعاجی لێ نەکردوین کە ڕێنمایەکم باتێ بڵێ کاکەم ئیشی تۆ وا هەڵێ ئەمە چاکە ئەو مناڵانە کە تەشخیص کراون لژنەکە خۆیان اعترافیان کردوڵێن ئێمە هەستەکەین کەم و کوڕیمان هەیە لە هۆڵەندا بە 6 مانگ مناڵ تەشخیص ئەکرێت بەڵام لێرە ئێمە قسەمان لەسەر کە پێویستمان بە سنتەرێکی نەک تەنها تەشخیص هەیە بەڵکو ڕێنمایی ڕەحمان تۆ وەکو بەڕێوەبەری سنتەری ئۆتیزمی سلێمانی دکتۆرە لانە دەڵێت کە ئەو کەسانی لەو بوارەی ئیشەکەن ڕەخنە قبول ناکەن گۆڕانکاری قبول ناکەن هەردەمیشیانەکرێتەوە ئەڵێ ئێمە ئیشمان کردووە ئیشمان کردووە کەی ڕخنە قبول ناکە کاتێک کە تۆ ڕخنت لە من گرت بێ بەڵام من دکتۆرە لانە 25 دەی 2012 بینیمە تای سەر ڕخنەیە ئەگەر ئاراستم نەکردوێ لەکی لێم قبول نەکردووە سۆناڵی و توتە هەر ئیشتان هەڕەمەکیە بۆ نەهاتوێ من بن کاکیە هیوادارم دکتۆرە جواب مناڵپارێکی کوردستان خەڵکی هێناوە لە دەرەوە کە زانیوێتی خەڵکی پسپۆر هێناوێتی دەوری کردوێتەوە خۆمان کەسێک ئەزانین هاتوۆتەوە ئێرە هاتۆ سەردانی کردوین استقلالمان ئەو وەختەمان کردو نەمێنێشتۆ بڕاتەوە بەبێ ئەوەی هەر هیچ نەبێ زانیاریێکمان باتێکە لەسەرەوە چۆنێتی تەشخیصەکرێت چۆنێتی ئیشەکرێت بەرنامەکان هەیە کاکیات گەرگەن بوو بڕێت خۆبا یەک دقیقە کاتی میوانەکانی ترە ڕاتە بێت تۆ کاتی میوانەکانی بەرنامێکی زۆر تایبەتمە بێ بۆ وەڵام باشە ئینشاءڵڵا دەکرێت دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ فەرموو من بورهان باوکی منداڵێک و ئۆتیزمم من پرسیارەکەم لە نیگارخان و لە ماوەسا ئاشنا ئەوەیە ئێمە معاناتی زۆرمان هەیە لەگەڵ ئەو مناڵانەیە عین جگە لە پەروەردەکردن جگە لەوەی کە هیچ 14 ساڵە ئێمە بە هیچ شێوەی هیچ ئیسراحەتێکمان نەکردووە معاناتی زۆر هەیە گەر باس کرێم ئایا ئەو سنتەرانە کەی پێ ئەگەن کە من مناڵێکی 14 ساڵ ئەتا ئەو سنتەری کە باسەکرێ لەوایە بۆ 2016 تەوە بێ کەواتە ئەم مناڵە ئەبێتە 16 ساڵ کەی من یعنی
بیر و هۆشم ئامادەی ئەوە بێ کە من ئەم مناڵە ئەگەر ڕۆژانە بۆ 4 سعات 5 سعاتیش بێ لەو سنتەرەیە بژێت یا پەروەردە بکرێت یان هەنێ لەو ئازار و خەمەم کەم کاتەوە. سپاس بۆ تۆش فەرموو. ئاراز عوسمان باوکی مناڵێکی ئۆتیزم. زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم، دەستخۆشیتان لێ یەکەم. بەڕاستی باسی زۆر شت کرا، بەڵام باسی کێشە و معاناتەکانمان نەکرا، باسی باری دەرونی خێزانەکان نەکرا، هەڵوەشانەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لەگەڵ دەوروبەر نەکرا، نەبوونی پزیشک و خزمەتگوزاری بۆ سنتەر، ستافی تەواو و خزمەتگوزاری تەواومان نییە، هیچ شتێکمان نییە. لەبەرەوەی ئێمە داوای سنتەرێکی فراوانەکەین لە تەمەەن 3 ساڵەوە بۆ مێرد منداڵ و بەرەو ژوورتریش. یاریگا و شوێنی مەلەکردن و هەموو پێداویستەکانی فێرکردنی دەبێتیابێ و لە هەفتەیەکیشدا 40 سەعات دەرس بخوێنێت لەو مناڵانە. بەداخەوە هەندێک خێزان لەبەرباری دەرونی خۆیان و نائارامی و ناجێگیری دەرونیان پەنا دەبەنە بەر حەبا مهدیئەکان بۆ مناڵەکانیان کە ئەوە ژەبێتە هۆی شێوانی جەستەیان قەڵەویانەکات، جەستەیان نائاسایی دەبێت. پێم خۆشە باسی مۆڵەتی دایکایەتی و باوکایەتی بکەم. مۆڵەتی دایکایەتی و باوکایەتی چارەسەر نییە، بەڵکو کێشەی دروست کردووە. من تەجروبەم هەیە لەسەر خۆم کە 7 ساڵ خێزانەکەم دەوامی نەکرد، بەڵام 7 ساڵ لە چ عەزابێکا بوو لە ناو خەڵکەوە هاتەوە بۆ ناو 4 دیوار بۆ خزمەتکردنی مناڵێکی ئۆتیزم. تووشی هەزارە حاڵەت بوو، تووشی چەندین نەخۆشی بوو، تووشی دابڕان بووین لە خەڵک، تووشی دابڕان بووین لە کۆمەڵگە. هەنی بەڕاستی ئەگەر ئێمە حکومەت پشتیوانیمان نەکات چونکە کاتی بەرنامەکە لە بەشی دووەم بەرەو کۆتایی ڕۆژ. پێشێکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم ئەم پرسیارەی کە هەمە ئاڕاستەی دکتۆرە لانە یەکەم. دکتۆرە لانە ئەڵێ تەشخیصمان نییە لە کوردستانە. ئایا عەدەدی 500 مناڵ تەشخیص کێ کردی؟ ئایا ئەگەر مختصد نییە ئەم 500 مناڵت چی لێت؟ سپاس بۆ تۆش. من ساوی عەبدوڵڵا ڕۆژنامە نووس. پرسیارێکم هەیە بۆ دکتۆرە لانە، پرسیارەکەم ئەویشەوەیە لە ژنێکی تەشخیص هەیە ئێستا لە سلێمانی کە من نازانم ئەندامەکانی چێن مەراسی بەس بۆ تەشخیصکردنی مناڵانی ئۆتیزمە. من ئەو پرسیارە لەوەکەم ئەو پرسیارە لە دکتۆر لانەکەم تا چەندێک ئەم لەژنێ تەشخیصە لە سلێمانی بە زانستیانە ئازانێت. پرسیاری دومیشم هەر بۆ ئەوە وەکو ئاشکرایە تا ئێستا لایەنی پزیشکی لە ئاستی نەخۆشی ئۆتیزمە لاوازە، لەسەر ئاسی دنیا لاوازە، بەڵام هەڵدان زۆرە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە. ئەو هەوڵەکانیش بەردەوام من بە شێوەی توێژنەوەی زانستی و ینی لە ئاکادمی و لە کلینیکە گەورەکانی جیهانە با بڵێن بە تایبەتی لە ئەمریکا و ئەوروپا. ئایا ئێوە لە هەرمی کوردستان هەوڵتان چی بووە بۆ ئەوەی خزمەتێک مناڵانی ئۆتیزم بکەن، ینی کە لەم گرفتە هەر شوێنێک بێت ئەگەر بەنسبەیەکی کەمیش بێت دەربازیان کەن؟ زۆر سپاس بۆ تۆش. فەرموو. دەستخۆشی ئەم بەرنامەیەتان لێ یەکەم. من ویستم سەبارەت بە و قسانێکی مامەستا بەڕاستی بە شێوەیەکی زۆر جوان باسی کێشە کۆمەڵایەتیەکانی کرد سەبارەت بە دایکان و باوکانی ئۆتیزم. من کە وەکو باوکی مناڵێکی ئۆتیزم زیاتر ویستم قسە لەسەرەوە بکەم ئەو منداڵانە ئەگەر داوا کرا بوو بخرێنە قوتابخانە بنەڕەتیەکان، ئەو مامەسایانەش یا هەر بەڕێوەبەری هەر قوتابخانێک ئەگەر وەریان نەگرێت لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. ئەگەر مناڵێک مەسەن سنتەرێکی وا بەو شێوەیە خۆی نەتوانێت ئامادەی ئەوە نەبێ مناڵێک لە ئەو حاڵەتە هەبێ بتوانێت وەری بگرێت، چۆن ئەتوانێت بیکاتە بەبار بەسەر قوتابخانە بنەڕەتیەکانەوە. چونکە من بیدایەت کە مناڵێکی خۆم لە سنتەرەکە بوو ئەوەی ڕاستی بە یەک ڕۆژ لەوێ نردیانەوە بۆ متیانە مناڵە ئێمە تەحملی ناکەین وەک ئەوەی داوای مناڵێکی تەندروستیان لە منەکرد. من خۆم گومانم لە تەندروستی ئەوان پیا کرد. بەڕاستی سپاس. بینەرانی ئازیز ناوبڕێک وەردەگرین و پاشان وەڵامی ئەو پرسیارانە وەردەگرینەوە.